من بەبێ عاجز بوون هەر بڕوان بە ڕاپەڕین نییە من لەگەڵ ئەو پەرێرێزمە ملەتی کورد ئێسەش ڕاناپەڕێ نەگنەوە یەک ئەمریکا و ئەوروپا مەسلحەتەکانیان کەوت بۆ خەتەرەوە هاتن سەدام حوسێنیان ڕوخان ئێمەش ناومان ناوە ڕاپەڕین ئاکەی ڕاپەڕین زۆرمان ماوە ئەوە هێشتا ڕاپەڕین نەبوو ئەوە ڕاپەڕین نییە ناڵم بەرژۆنەکانی ئەمریکا کەوتە خەتەرەوە ئەمریکا سەدام حوسێنی ڕوخان ئیترێ ماتینە سەر حازری بۆیە قەدریشی نازانین یعنی پێ نەگەیشتوین عەقڵەتی ئێمە نەگەیشتوێتە ئەوەی کە ڕاپەڕێ زۆری ماوە زۆرداری کە لە دوای نەوەیەکەوە هاتووە هیچی کەمتر نییە لەگەڵەوەی سەدام حوسێن ئەی بۆ ڕاناپەڕن ئەگەر ئێمە دژی سەدام حوسێن ڕاپەڕیوین ئەی ئێستا بۆ ڕاناپەڕین لە خۆ دەپرسم یعنی کەواتە پێ نەگەیشتوین جارێ من توانم بڵم دیکتاتۆرێک لاچوو دوو دیکتاتۆر و دیکتاتۆرێکیش لە جنوبەیە سێ دیکتاتۆر حکومی عێراقەکە مەسەلەیەکی کوردیە لە بۆ ڕێچووین سمەڵیشمان نابانی شتی تریشمان نابانی ئەنی وەزەکەمان زۆر خراپە لە عێراقا ئەبێ شۆڕشی چەکداری وڵاتە ڕزگارکە هەتا بە هەڵبژاردن هەتا بە هاتنە سەرجادەش ئەم وڵاتە ڕزگاری نابێت هەوێ بە شۆڕشی چەکداری وڵاتە ڕزگاری گومان لەوە هەیە ئەگەر شۆڕشی سەقافی شۆڕشی ڕۆشنبیری لەم وڵاتەیە بەرپا بێت ڕزگار ئەوی کە توێ لە منیش لەگەڵیام چەند ساڵی کام خەڵکە پێگا زۆری ماوە ئەو دکتۆرای هەیە دوای گەندەڵ کەوتووە ئێستا تۆ دکتۆراکە و دوای گەندەڵ کەوێ ئەبێ خەڵکیشی داما و چی لەبەسەراتەوە یعنی شۆڕشێکی سەقافی چەندین ساڵی کەوێت ئەنجا دوای ئەوە خەڵک ڕاپەڕێ ئەوەی کە ئێمە ناومان ناوە ڕاپەڕین غەدرە لە ڕاپەڕینیش لەگەڵ ئەو پەرێرێزما بۆ خوێنی شەهیدەکان ئەوە ڕاپەڕین نەبوو ئەوە ئەمریکا بوو سەدام حوسێنی ڕوخان وە پێویستە ئێمەش ئەم جارەش وەکو پێمەتی پێویستمان بە شۆڕشێکی سەقافی گەورەیە من بە گۆرانی جەنابیشت بە بەرنامەی جوان جوان تا خەڵک گوشیارکەینەوە چەندین ساڵیکە هەتا بە هەڵبژاردنیش حەزەکەی دە هەڵبژاردن بێ ئەم وڵاتە ناگۆڕێت تۆ لەگەڵ دیکتاتۆرێکم پێ بڵێ بە هەڵبژاردن لاچوێ نمونەیەکم پێ بڵێ نیشتیوە بە زۆر بێ لای بەری ڕاپەڕینەکە نەبووە هۆکارێک دیکتاتۆر بڕوخێنرێت من پێم وتی سەدام حوسێن ئەمریکا ڕوخانی ڕاپەڕین نەی ڕوخانەوە یەکسەر لە شاخیشەوە چەند دیکتاتۆرێک هات نەخوارەوە ئەمانە لە شاخیش دیکتاتۆر بوون چەند دیکتاتۆرێک هات نەخوارەوە تۆ ناوە هەڵبژاردن و دیموکراسی و مافی مرۆڤ ئازادی ئەو شتانە نییە لە وڵاتەیە لای حکمی بنەماڵە ئەو شتانە نییە حەزەکەی تۆ زۆرترین دەنگ بێنە ناڵ حکومکەی زۆر لەوان زیاتریش بێنە بەیانی ئەوان ئەڵێن نابێت چۆن وشتیوە لە هەر وڵاتێک ڕسمی سەرۆک گەڵاسراتەوە وڵاتە دەسی لەشەوە